سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست بە گەشتیاڵەکانی سەرلەبانی ڕۆژی پێنجشەممان 19 گەلاوێژی 1402 لە خزمەتتانداین. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. سەپاندنی سزای 6 مانگ زیندان بەسەر چالاکوانێکی مەدەنی شاری ئیلام، کۆبوونەوەی ناڕەزاتی کرێکارانی کارگەی ئاو لە ئەهواز، ناڕەزاتی دەربڕینی کرێکارانی شارەوانی خاش، ناڕەزاتی خەڵکی ئازەربایجانی غەربی لە ئاسکەماوی و مانگرتنی هەزاران کرێکار لە لۆس ئانجلس. درێژەی هەواڵەکان. سەپاندنی سزای 6 مانگ زیندان بەسەر چالاکوانێکی مەدەنی شاری ئیلام. ڕۆژی چوارشەممە 18 مانگی گەلاوێژ. مەهدی غیاسی چالاکوانێکی مەدەنی خەڵکی شاری ئیلام سزای 6 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا. بەپێی راپۆرتەکان مەهدی غیاسی 16 مانگی گوڵان لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر کراو پاش 3 ڕۆژ بەدانانی 500 مێنتمەنی بارمتە لە بەندیخانە ئازاد کرا. ناوبراو لە درێژەی سیاسەتی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی بە تایبەت هاوکات لەگەڵ نزیک بوونەوەی ساڵیادی شۆڕشی ژینە، دیسانەوە بە تۆمەتی پرۆپاگەندە دژی کۆماری ئیسلامی و سوکایەتیکردن بە ڕێبەری کۆماری ئیسلامی لەلایەن دادگای شۆڕشیە و شارەوە سزای 6 مانگ بەندکردن و دانانی 100 میلیۆن وەسیقە مەحکوم کرا. جێبەجێکردنی سزای لە سێدارەدانی هاوڵاتیەکی شاری هەرسین. ڕۆژی چوارشەممە 18 مانگی گەلاوێژ سزای لە سێدارەی بەندکراوێک بە ناوی ئەحەد هاشمی خەڵکی شاری هەرسینی سەر بە پارێزگای کرماشان کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددە هۆشبەرەکان لە بەندیخانەی ناوەندی هەمەدان زیندانی بوو جێبەجێکرا. ئەو بەندکراوە 7 ساڵ لەمەبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددەی هۆشبەر دەست بەسەر کراوە و دواتر لەلایەن لەقیەکی دادگای شۆڕشی شاری هەمەدان سزای لە سێدارەی بەسەردا سەپاوە کە چوارشەممە جێبەجێکرا. کۆبوونەوەی ناڕەزاتی کرێکارانی کارگەی ئاو لە ئەهواز. بەرەبەیانی ڕۆژی چوارشەممە 18 گەلاوێژ کۆمەڵێک لە کرێکارانی ئاوی شاری ئەهواز بە ناڕەزاتی دەربڕین بە جێبەجێ نەبوونی داواکاریەکانیان و نەدانی حەقدەستەکانیان لە کاتی خۆی کۆبوونەوە و دەستیاندایە ناڕەزاتی. بەوتەی یەکێک لە کرێکارانی ئامادەبوو لە ساڵی 1392 تا کۆتایی سەرەتای ساڵی 1400 لەژێر بەرپرسیارەتی کۆمپانیایەک وەک کرێکارانی تۆڵەمبەچی لە ناوەندیاوی ئەهواز کاریان دەکرد، بەڵام لە دوای کۆتایی هاتنی گرێبەستی پەیمانکارەکە تا بێستا داواکاریەکانیان جێبەجێ نەکراوە، هەروەها بەشێک لە موچەی ساڵانە و پاداشتەکانیان وەرنەگرتو. دەربڕینی ناڕەزایەتی کرێکارانی شارەوانی خاش. ڕۆژی چوارشەممە 18 پوشپەڕ کۆمەڵێک لە کرێکارانی شارەوانی خاشی سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان بەهۆی نەدانی حەقدەستەکانیان کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە بردووە. بەپێی راپۆرتەکان نزیکەی 300 کرێکار لە شارەوانی خاشکار دەکەن کە لە سەرەتای مانگی جۆزەردانی ئەم ساڵەوە موچەکانیان دواکەوتووە. کرێکارانی ناڕازی دەڵێن سەرڕای ئەنجامدانی چەندین کۆبوونەوە لە بەردەمدام و دەستگا جۆرە و جارەکانی ڕەژیم تا ئێستا هیچ بەرپرسێک وەڵامێکی گونجاوی بە داخوازیەکانی کرێکاران نەداوەتەوە. ناڕەزایەتی خەڵکی ئازەربایجانی غەربی لە ئاست کەماوی. ڕۆژی چوارشەممە 18 مانگی گەلاوێژ ژمارەیەک لە هاوڵاتیانی پارێزگای ئازەربایجانی غەربی لە ئاست کەمی ئاوی خواردنەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک لە بەردەم بینای فەرمانداری کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە بردووە. بەپێی راپۆرتەکان هاوڵاتیانی شاری دهستان لە پارێزگای ئازەربایجانی غەربی بەرامبەر بە کەمی ئاوی خواردنەوە کۆبوونەوەی ناڕەزایەتیان ئەنجام داوە و داواکاری چارەسەرکردنی قەیرانی کەمی ئاو بوون. جێگەی ئاماژەیەکە زۆر یەک لە پارێزگاکان ئەمساڵ ڕوبەڕووی قەیرانی کەم ئاو بوونەتەوە. بەرپرسانی حکوومەت تا بە ئێستا هیچ پێداچوونێکیان بۆ ئەو کێشەیە نەکردوێتەوە. مانگرتنی هەزاران کرێکار لە لۆس ئانجلس. ڕۆژی سێشەممەی ئەم هەفتەیە نزیکەی 15,000 کرێکار لە شاری لۆس ئانجلس دەستیاندایە مانگرتن و
هاتنە سەر شەقام و داواکاری زیادکردنی هەقدەستەکانیان بوون. بە پێی راپۆرتەکان لە شەقامەکانی لۆس ئانجلس سەدان مەکانیک، باخەوان، کرێکاری زبڵ و کرێکاری هۆتێلەکان دەستیاندایە ناڕزاتی و مانیان لە کارەکەیان گرتن و هاتنە سەر شەقامەکان. ئەو کرێکارانە باس لەوە دەکەن کە ساڵانە سەرەڕای زیادبوونی بەرچاوی بڕیکار، گرانی و سەختی بژێوی ژیان موچەکانیان دوا دەخرێت و داواکاری زیادبوونی هەقدەستەکانیان بوو. گیان لە دەستانی لانیکەم 41 کەس بەهۆی نقمبوونی بەلەم لە ئیتالیا. ڕۆژی چوارشەممە 18 مانگی گەلاوێژ لانیکەم 41 کۆچبەر بەهۆی نقمبوونی بەلەمێک لە نزیک دوورگەی لامپێدۆسای ئیتالیا گیانیان لەدەستاوە. بە پێی راپۆرتەکان ڕزگار بووان کە 3 پیا و ژنێکن بە فریاگوزارانیان ڕاگەیاندووە. 45 کەس لە ناو بەلەمەکەدا بوون کە 3 کەسیان منداڵ بوون. جێگەی ئاماژەیە کە ئەمساڵ زیاتر لە 1800 کەس لە ڕێگای کۆچکردن بۆ ئوروپا و نقمبوونی بەلەمەکانیان گیانیان لەدەستاوە. دوا هەواڵ گیان لە دەستان و برینداربوونی 11 کەس بەهۆی ئاگرکەوتنەوە لە فەڕەنسا. ڕۆژی چوارشەممە 18 مانگی گەلاوێژ بەهۆی ئاگرکەوتنەوەیەک لە فەڕەنسا 9 کەس گیانیان لەدەستا و 2 کەسی دیکەش بە سەختی بریندار بوون. بە پێی راپۆرتەکان بەهۆی ئاگرکەوتنەوە لە ناوەندی تایبەتی کەمەندامان لە فەڕەنسا 9 کەس گیانیان لەدەستا و 2 کەسی دیکەش ڕەوانەی نەخۆشخانە کراون و باری تەندروستیان ناجێگیرە. جێگەی ئاماژەیە بەهۆی زیادبوونی ئاگرەکە تا ئێستا تەرمی چەند کەس لە قوربانیانی نێو ئاگرەکە ئێستا پەیدا نەبوو. بەڵە بینەرانی خۆشەویست گەشتیاوڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا، فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.